قوربان یاسڵاو لێبێت باشە ئێوە بۆچی ئەمڕۆ بایکۆتی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستانتان کرد و خاڵێکی دیکەوەیە بۆچی بە حەزمی خۆتان ناتانوێت بەشداری بکەن لە هەڵبژاردنەکان وێتانوێت سیستەمی کۆتا بەردەوام بێت. من عەبدولقادر بازرگان سەرۆکی پارتی چاکسازی تورکمان لە هەرێمی کوردستان هەتا ئێستا کە سێ خوڵە ئێمە هاوبەشی دەکەین لە پەرلەمانی کوردستان. بەسەراحەت کورسی کۆتاکان بە پێی یاسا لە پەرلەمانی کوردستان دەنجی پێدراوە. دادگای فیدرالی هیچ عیلاقەی بە کورسی کۆتاکانەوە نییە. ئەمە قەرارێکی سیاسیە، هەندێک ئەطرافی ئەقلیمی و هەندێک وایەکێک لە حیزبە کوردستانیەکان یعنی ئەم هەنگاوی ناوە بۆ کۆتای هێنان بە کۆتای تورکمانەکان. ئێمە دەوانەیە بتوانین یعنی کورسی بەدەست بێن، ئەمە هەروەکو یاسا هەروەکو دەستور پەرلەمانی کوردستان ئەم حەقای بە ئێمە داوە کە ئێمە هاوبەشی بکەین هەروەکو کۆتا. باشە دادگای فیدرالی باز لەوە دەکات سیستەمی کۆتا بۆ خولێک دوو خولی پەرلەمانیە ئەگەر درێژ بێتەوە بۆ خولی داهات و یان سێم و چوارەم، بەڵام ئەمە نوێم خولە لە پەرلەمانی کوردستان سیستەمی کۆتا هەیەوان باز لەوە دەکەن سیستەمەکە نادەستوریە بێت. قسەتان لەسەرەوەسیە سیستەمی کۆتا لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقیشدا هەیە. ئەی باشە بۆ ئەو نادەستوری نییە، بۆ ئەم نادەستوری نییە، بۆ ئێمە دەستوریە. ئەم شتە یعنی ئەوانە دوایی یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان تعارضی نییە لەگەڵ یاسای ئەنجومەنی نوێنەران. ئەمما ئەوەی ئەمن بزانم قەزیەکە قەزیەکی سیاسیە. هەروەها زۆر سپاسی دادوەر یعنی عەبدوڕەحمان زێباری دەکەین کە ئەویش پاشەکشەی کرد هەروەکو ئەندامێک لە ئەندامەکانی دادگای فیدرالی. پاشەکشەکردنی ئەو دادوەرە گرنگ بوو بەلایەوە؟ زۆر گرنگە، چونکە بەسەراحەت ئەوەی دەبی بزانین ئەگەر مافی پێکاتەکان پێشێر بکرێ کەواتە هەرێمی کوردستان و یعنی عێراقیش ڕوو لە خەنگەژای بێ. باشە بۆچی تاوەکو ئێستا تورکیا هیچ قسەیەکی نییە لەسەر ئەم بڕیارانە، چونکە ئێوە حزبێکی تورکمانینە لە کۆتاییدا. عیلاقەی بە دەوڵەتی تورکیاوە نییە، ئێمە قرێزمان هەیە بۆ دەوڵەتی تورکیا، بەس ئەو هیچ عیلاقەی نییە بەم شتەوە.